بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. کاروانی حاجیان لە وڵاتی سعودیاوە گەیشتنەوە هەولێری پایتەخت. جا من دەستمە لای بەشێ لەو حاجیانە لێیان دەپرسم با بزانم چه هەستێکی خۆشیان هەیە کە فەریزەی حەجیان ئەنجام داوە، بە تایبەتی ئەوانەی کە یەکەم جارە بچن بۆ حەج، با بزانم چیا دەورێکی خۆشیان هەیە و کام ڕۆژیان ت شوێنێکیان زۆر لەلاوە تایبەت بووە، بە تایبەتی با بڵێن لای کەعبەی پیرۆز یاخود مەدینەی منەوەر یاخود شێوی عەرەفا. جا ئێوە لەگەڵمان نابن و ئەوانەی کە هاتوونە ئێرە کە سوکاریان دەدوێنم زانم چەند غەریبیان کردوون لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. عليكم السلام. وعليكم السلام. بخير بين بخير بينو بخير بينو. كاك حاجی بەخێر بێەوە. ئەحواڵتان باشن یاخۆ بەخێر بێنەوە. با بزانم چەند هەستێکی خۆشتان هەیە کە سەفەرەتان ئەنجام داوە. لەخوای بەزیادبی سەفەرێکی توێ سەفەرەی بەخوای جارکە چوو بووم بە فیزەی ساری، بەڵام الحەمدوللا ئەو جارە سەفەرێک بوو نەوعەک بوو، جیاواز بوو، زۆر جواب. هیچ سارێکی ئەو سارە بەوەی برادرانی باسییان دەکرد. دڵت خۆش بووم جارە. لەخوای بەزیادبی چ دوعاکە زۆر دەکەن. والله حەمد و سوپاس دوعا لۆم کەس کردیا. حەمد و سوپاس بەخوای گەورە ئەوەی نەخۆشە ئەوەی بەناحەق گیرایە. الحەمدوللا سپاس دەکەم. یاخۆ بەخێر بێەوە. با بزانم چەند دڵخۆش بووی کە ئەم سەفەرەت ئەنجامدا. زۆر دڵخۆش بووین الحەمدوللا. زۆر دڵخۆش بووی الحەمدوللا. والله زۆر باش. یەکەم جارت بوو بچین؟ بەرە یەکەم جارم بوو. پێم بڵێ کاتێک کە چووە یەکەم جار بوو کە بچێ لای بیت کە دیتت چه هەستێکی خۆشت هەبوو؟ هەر هەست شتیوا خۆش نەبوو، زۆر تایبەت زۆر بەرێ والله. جا پێم بڵێ چ دوعاکە زۆر دەکرد؟ هەموو دوعاەکەم کردیا بۆ مسلمانە، بۆ هەموو مسلمانە، بۆ خۆمان، بۆ مندارمان، بۆ کوردستان، هەموو هەموو هەموو. ئەرێ والله تاوەکەم. دەستت خۆش بێ بەخێر بێ. سەلامات. Oj baba. Ay falan. لەوێندەر چ دوعاکە زۆر دەکرد، چەند دڵخۆش بوو. لەخوای بەزیادبی ئەومان دوعا کرد، هەزمان دوعا کردیە ئینشاءالله خوش قبولی دەکاتن ئینشاءالله. بۆ ئێستا گریای ئاوا فرمێسک لە چاوەکان؟ وەڵی چاوم باوەڕەکەتی. لەبەر منداڵەکان؟ ئەرێ والله. ئەی با بزانم لەوێندەر زۆر دوعات بۆ کردن؟ ئەلا والله. بەخوا لە ئومەتی محەممەد نەس بۆ لەوەڵ لۆ هەمیان. کاک حاجی ئەوەیە چەند سەفەرێکی تایبەت و خۆش بوو. واللهی نییە لەوەی خۆشتر، لەو جێتە بە دل خۆشتر نییە لۆ دل، نە ئەگەر لە کوڕە، نە ئەگەر لە کچە، نە ئەگەر لە مارە، بەس دەبێ عیبادەت بکەی. بەس خەریکی عیبادەت. ئەرێ والله. ئەی لە ڕۆژی عەرەفەیە چییە سەر شێوی عەرەفە؟ نا والله نەمتوانی. نەتوانی. چ دوعاکە زۆر دەکرد ئەوە؟ والله هەموو دوعایەک. لۆ لێ خۆشبوونی، لۆ ماری، لۆ خوا لێ خۆشبوونێ دوعا نەمانێکم ئەوەندی زانی بم تەقسیرم دەکرێتەوە شێوە. یاخۆ بەخێر بێنەوە، خوا لێتان قبوڵ بکات. کاک سەفین جا با بزانم ئەتوو زۆر گریای. ئێستا چەند هەستێکی خۆش هەیە بۆ بابت شادیەوە؟ سوپاسی خوای گەورە دەکەم کە جارش بێ بابی نەکردم. پێ دەگوت چ دوعاکەم زۆر لۆ کرد؟ وڵای دوعا لە بۆ خۆم وارمدام و ئومەتی محەممەدی. با بزانم یەکەم جارت بوو بچی وەنیە؟ جار یەکەمان بوو. زۆر باشە. پێم بڵێ کە توێ مەدینە ئەوێندەر چۆن بوو؟ وەڵی هەر وەسفی ناکرێت لە خۆشییان و وەسفی ناکرێت لە خۆشییان و ئینشەڵا قسمەتی هەموو موسڵمان هەمستر و خدا ئینشەڵا قسمەتی موسڵمانە بکەتە نار. چی توە ئەوە گەڕا؟ ئەوە کوڕی منە. کوڕی توە؟ چەند دوعا لۆ کردیان؟ هەزاران دوعا. زۆر دوعا لۆ کرد. ئەوڕۆ چەند دڵت خۆشە گەڕایتەوە؟ زۆر 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 باشە. با بزانم کاک حاجی یاخۆ بەخێر بێنەوە، چەند دڵتان خۆشە کە گەیشتنەوە خاچی کوردستان؟ بەڕاستی هەستێکی خۆشە، ینی شتێکی نەبراوەیە ئینشاءالله بە قسمەتی هەموو موسڵمان و بە هەموو ئینسانەکان بێ ئینشاءالله خوای گەورە بە قسمەتی ئێوە و بە قسمەتی جەمعی موسڵمانانی بکەوە ئامین ئینشاءالله. کە لەوێندەر بووی ئەو هەستانەم لۆ باسکە چەند خۆش بوو، ئاگات لە چی بوو؟ ڕۆژی عەرەفە تایبەتە بەڕاستی، ینی تایبەتە ناگەڕێتەوە. تایبەت عەرەفە ناگەڕێتەوە. سێ شەوەکەی میناش بەڕاستی هیچ شەوێک نییە وەک شەوەکەی مینا خۆش بێ. هەر کەسێک بچێ تامەزوری ئەو سێ شەوەیە. چۆن بوو شەوەکانی چۆن بوو؟ تایبەتە ینی زۆر هەستی چی خۆشت هەیە،
وهاز ناکە یعنی لە جێیەک بی غەریبی لە جێیەک بی دڵتم بی نەخێر دوعات بۆ چێ دەکەن بۆ جەمیعی مسلمانان بە تایبەتی بۆ برا فەڵەستینیەکانمان بەڕاستی بۆ مسلمانانی غەزە زۆر دوعات بەڵای بە تایبەتی سەعاتی کۆتایی ڕۆژاوابوونم لە عەرەفە چکە لە جەبەل ڕەحمەی بووم هەر هەموو بۆ برا مسلمانەکانی فەلەستینم بوو هەموو بۆوان بوو سەلامەت بێ بێ ئێوەش پیرۆز بێ ئینشاءالله سەلامەت بێ حاجی سپاس دەکەم سەلامەت بێ چەند دڵخۆشە کوڕەکەت گەڕای زۆر دڵخۆشە جێگەی خۆشە زیارەت جێشی زۆر خۆشە زۆر مبارکە ئەو خەرکە بە تایبەت ڕوو لێوێ دەکا ئەتونە چی بابا عەمرێ چوومە لۆ ئەمڕێ 2000 چوومە حەجت بە قسمەت نەبووە ناوەڵە ئەمە نابێت دەبێ ئیلا ناوی خۆمان نووسێ ناو دەرنەچوە ئەگەر حەزت لێ بوو زۆر دەتگۆڕە کوڕەکەت چ دوعاکم زۆر لۆ بکە وەڵا هەموو دوعامان پێ گوتوە هەموو مسلمانان یاخوا خۆی گەورە لێتان قبوڵ کە مەمنون نەخشە لەم گۆشت بیارەوە بە هەموو مسلمانان ئاتوو کە ڕۆیشتی چا بە فرمێسک بووی ئێستا بزانم چەندت خۆشە الحەمدولیلا زۆر شکر لە بۆ خوای هاتینەوە بە سەلامەتی نامار و خێزانێ خۆ توافێ خۆین کردن الحەمدولیلا ماوە خوای زۆر ئاوە بەرەکەتێ تەگە خۆ بینینەوە ئیشاڵڵا بە حەول و قەوەتی خوای لەوێ چ دوعاکە زۆر دەکرد یا ئیمانێ یا بەرەکەتێ یا سەرکەوتوێ هەموو بستورمانە یا نەخۆشە یا خڕە لەوێ چ شتێک تایبەت بوو زۆر تایبەت بوو لەوێ مەدینە لە هەموو تشتێکی بۆنی خۆشتر بوو گریانی خۆشتر بوو هیچ فرمێسکت لە مەدینەی ڕناوەستی لە مەدینەی دەگرێت ئارێوەڵ لەوێ لە بۆ پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئاوا فرمێسکت بەڵێ ئارێوە لاوچی هاتین هەنەمان ئاگان لە خۆ نەبوو لە بەخۆشەویە خوای وافم بکە نەخشە لە هەموو بستورمانە بی هەموو بستورمان ئەوی حەزی لەبی بچی تێخوا چەند هەستێکی خۆشتان هەیە کە ئەو سەفەرەتان بە قسمەت بوو هیچ هەستی ئەوها خۆش نییە لەو هەستەی کە بووینە عاجی و چوینە ئەو جێ خۆشەی لەوێ بە تایبەتی بابزانم هەر یەکە و دوعای کردووە تۆ چ دوعاکە زۆر دەکرد واللهی ئەوەلی لە بۆ خۆمان مار و مندارمان لۆ هەموو ئومەتی محەممەدمان کردێن لەوێ چێ زۆر لە بیر بوو چێ زۆر لە بیر بوو بەخوای ئەوێ خۆشترین جێە بریم چێ بەس کەس لە بیر نییە بەخوای برایەکەی خۆ لە بیر نەبوو کەسم لە بیر نەبوو بەس زۆر بۆ خانەوادەی خۆ دەکەم لۆ ئومەتی محەممەدی لۆ هەمووی کەسم بێ بەش نەکردێن ڕۆژی عەرەفە ڕۆژێکی چۆن بوو خۆشترین ڕۆژ بوو چوومە سەرچێوی عەرەفەی چێ سەرچێوی عەرەفەی بەرێ چوومە سەرچێوی عەرەفەی زەحمەت نەبوو زۆری زەحمەت و بەس زۆر خۆش بوو هیچ ماندی بوونمان پێوە دیار نەبوو لەبەرەوەی خۆش وارێتان قبوڵ سەلامەت نەخشەش لەنگۆ سەفەرێکی چۆنتان ئەنجامدا وەشتری سەفەر بوو لە ژیانمدا یعنی یەکەم جار وا و سەفەرم کرد یعنی خۆی یەکەم جارە دەچی وەرە یەکەم جارە وەلای بخوا بەزاری بی خوا گەورە داوەتێکی باشی لێ کردم یعنی خۆشترین سەفەر بوو لە ژیانی خۆم بخوا بەزاری بێ ساق و سەلامەتی چین و بە ساق سەلامەتی زۆر خۆش بوو لای کەعبەی پیرۆز مەدینە شێوی عەرەفە دوو جێم لە هەموو جێ پێ خۆشتر و خۆشەویستتر بوو یەک ڕەوزەی خۆشەویست دووش کەعبەی پیرۆزی خۆشەویست ڕەوزە تایبەتە وەلای یەکەم جار ڕەوزە ئەجا کەعبە پیرۆز خۆشەویستتر بوو خۆی سیرکردنی کەعبەی پیرۆزیش هەر خێرە بەس تەماشای بکەی خێرەوە هەنێ چەندی تەماشا کرد لێ تێر نابووم هیچ یعنی هەندا پێم خۆش بوو درم زۆر پێ ئەساوە بە تاق تەنێژ بووم یعنی سەبر و ئارامی بە کەعبە هەبوو بە تەنێش چووم زۆرم پێ خۆش بوو لە مەدینەش یعنی زۆرم درم پێ خۆش بوو لە ڕەوزەی خۆشەویست سەبرم زۆر بە مەرقەدی خۆشەویست بوو سەلامکردنی خۆشەویستی سەلام عەلەیه سەلام بەس کە ماڵئاوایی شکر زۆر یعنی زریای کە زۆرم سولێ بوو کو یعنی برێم خۆشەویستەکم لەدەست چوو یعنی ئینشاءالله خوای گەورە بە قسمەت هەموو مسلمانە بکە ئینشاءالله خوای گەورە چ دوعایەک زۆر دەکرد تایبەت بوو لە کنێت یعنی زۆر دوعا دەکرد دوعایەکەم دین و ئیمانم سەلامت بێ مندارەکانم تەمەنی درێژ بێ خوای گەورە بە قسمەت هەموو مسلمانە بکە و دوعات بۆ مسلمانانی غەزە کرد کە بارودۆخێکی سەختیان هەیە بەرێ ئەرە وەلای دوعام لۆ غەزا کرد لۆ هەموو مسلمانان لۆ کوردستان یعنی ئاودان بێ حاکمەکی بەعەدالەت بێ وەعزی کوردستان چاپ بکەی
كشتن كشتان نبي عجاوة نبي يعني زور دعاء كل بخا بزاد إن شاء الله خواهي شيء زور تلفون لو ذكردي عندك ودعاء ملوكا شيء زور بيوندي والله خصم دوست وبرادر يعني جنزو أو أنا همو مرازي عن هبو دعاء ملوك وهمو جنزو لبو همو أو كسانة أو أنا قسمتي على هرب خير وجنزا كان قسمتي لهرب خير لجيان مسافر عند خوش منا كرديا لجيان سفر يا خوش لجيان مسافرات ثم عمرش عند خوشنا عمره جهانم عصايبته وين نعم تصور مناكد وهم ليبي باش بيان بريت سشتا شي حاجي زور خوشا والله ما عندي بونا شي زوري تدا بس دريت هند خوشة هيت ما عندي بون كبيرنيا حروجي صار 5 كيلومتر في روشتين هلا ناو حرمي ولا ناو دري ولا همون زي شي بس هيت تأثيري لنا كدي دعاءك الزور ذاك بيشي هم دعاء لغة زي كرت اي بجي هر حمو هر بجي يا اخوان هر بيشي حمو تشتم دعاء لغة زي كرت لو مسلمانة لو من داركن لو بيرو اواني غزي زور بيوز بن دعاء بو بكري ليش مديتن لكن عند انشتم بس عربي منازاني اللي عند برسم اري والله بود من دالكاني خوت دعاءك والله لو من داركانش مكردم بس بيش واخد له هم خزم كاستم كردين لو بسلمان هم كردن بيش هم من امه محمد كرد لو خزما كاني خوش دعاء فيني هر هموي امتي محمد بكامل هر هموي خزمش مزوري هنا لو يعني بس دت باز دام وزامها بلو بعيله وملو كردن لا روجي عرفه كاتك او روجي بتابتي روجي عرفه كتايبتها تسنى هسه شي خوشت هابو زور بس او روجي عرفه سي روجبو بس بابيع روجتين بس زور ما عندي بوين اي لا روزي تون بو او هرهب ما يبرسا ما برسلو زور خوش بو لچين در باب سيارشي قسك تايبتكم لچين در باشا لچين در گرياي ولا لزور زي قريام بس لروزي قريام لا مش عملوا غزاي كن زور قريام لكن شنو شي غزاي دانشتم خم بيرانا جيرا تعرف يش ناقيشتم بس قلتم لعربي حميدو عايلو غزايكا تيجيشتين عاوش حيدز بزور يكتري دا حالي بون يكتري يا خو بخير بينو سرت سام نقول بخير ان شاء الله نخششنا نقول بي من دارك دسكشم هابو هيس موبيرنا بون هيس من داركم هي لجيان ملخم دور نخستيا صافي دوا وبير من نبون كي بدايه بزيد استوجك ناخوش بنيا يقيت اري والله قد بزمليشتينا يا اخوا تمني بالبركات بيتي ان شاء الله دعاء محل بيش هم لو بيعمل كدي لهم ممكن دي له رام هم كدي والله يقلا خوش يعني قد خوش بي او نابي هندا خوش بوا سفرك تايبته وين اري والله تايبته كست وبرنامجه كاس بريم لخواي بزياد بيسعد شنبوينا باش بو اري والله زور باش بو زور خوش بو هيك اسمه بيرنا بو بخواي لخن خوشيان لوين دار تدعاك زور دوباره دكردوا تدعاك دعاء ما كم خواي اوي حزيلي بيت ايرانا بتايبت لو خزمو قسم لأمتي محمد شلو خرانة مكرديا أي لو كردستاني خمان لو شارك لو حموي بخواي لو هم قسم كي هم قسم ما بيربو بخواي أري والله لو هم يعني أري والله أي هم مسلمان يعني غزي بلو بعلو أم بتايبت أكرت حرب تايبت لو أنا حرب بيرم بوا أري والله دعاء منه كمان زور خوش بلاتو لاي كعبي بيروز روزة روجي عرفة والله روجي عرفة قالك بيخوش بروزن هبي خوش بباچن دن بيخوش نبو هر دما ياد باند الى شو قيلو مزقفتيتون او درن خوش بزور زور اري والله درم خوش بو هنار من دارك هنقول دادي غير نقول ما مغربي كسمنا كل يا بخواي ام بمبيني مو انا قوم تنقاب نقول ام تنقابني ام بمبي هل يرب سوني باشو او قول له شي هنا لو داكت شو تحزي كاداش خديت داش خديت زور غريبي داك الرويش تبو ها اولا خوش ويستي داشي تاي فربوك ورا بابزان مقدي ورا ما سكم دي استداك ديتو ورا ما سكم دي اتوا يا خو بخير بيوا خوش ويستي ولا دوريتو اوادك اري والله ما كنت مشتيا زور باشا بابزام لي سن دعاء لو كدي والله زور دعاء لو كدي لو هم مسلمان لي تسهستك خوش وكاتيك فريزي حزدان زام هستش زور خوش براستي زور خوش تايبت براستي زور باشا كم روجي زور تايبت بو كاتشي روزاي كلا كعبي روج عرفي روج عرفي
ئەو ڕۆژ زۆر تایبەت بوو. ئەو ڕۆژی چ دوعاک دەکرد کە ڕۆژێکی تایبەت بوو هەموو مسلمانان بەڕۆژ بوون؟ وڵای دوعامان لەو مسلمانان دەکرد، لۆ غەزەمان دەکرد، لۆ هەمومان دەکرد. لۆ غەزە؟ قسمەتی هەمووان بێتەوێن دەری. زۆر قەدا بەجی نێشتیا؟ یەکەم جارە نابەخوایست بەجیم نێشتیا. ئەو یەکەم جارە بەجی بێرم. خۆ لەوێژەت لۆیان نەگریوە؟ بەرەوڵا کو نەگریام وڵا هەموو جار لۆ گریایمە. لۆی دەگری؟ ئەروا لۆ گریای. قسەتان نەدەکرد بێکەوە؟ قسەشمان دەکرد بەس ناکە ئەوەی جارێکی ماچەچلی بکەی بیبینی. نا بەخوای. هەمیشە پێکەوە بن و تەمەند درێژ بن. دەستت خۆش بێت. خوا خێر بنووسی. خوا خێر بنووسی. ئەوە داکت هاتەوە جێ هیچ کە مەگری باشە؟ داکت زۆر خۆش دەوی؟ دەیبێ ئا. زۆر خۆش دەوی؟ عليكم السلام كاك حاجی بەخێر بێنەوە چەند دڵخۆشن چه هەستێکتانە ئەمڕۆ؟ هەستێکی زۆر زۆر خۆشمە هەیە ڕۆژێکی زۆر زۆر خۆشە بەڕاستی وەسفی ناکرێ وەسف ناکرێ؟ ناوەڵڵا وەسف ناکرێ ڕۆژێکی زۆر خۆش بوو یعنی چه هەستێکت هەبوو کاتێک کە توێ لای کەعبەی پیرۆز کاتێک توێ ڕەوزەی ئەو کاتێک کە چووم یەکەم نوێژم بەدەنجی شێخ ماهیر بوو زۆر زۆر سەرسام بەدەنجی دەنگەکی زۆر زۆر خۆش دووبارە نابێتەوە نابێتەوە ناوەڵا زۆر باشە ڕۆژە عەرەفە چۆن ڕۆژ عەرەفەی زۆر زۆر خۆش بوو شتەکان زۆر زۆر باش بوو بەڕاستی وەزارەتی ئاوقاف و کاروباری ئاینی شتەکانی زۆر جوان ڕێگەی خست بوو ینی زۆر بە بەرنامە مۆزەفەکان زۆر چالاک بوون هاوکاریان کردین زۆر سپاسیان دەکەین بەخێر بێنە سپاس دەکەم زۆر سپاس بەخێر بێەوە باشی سەلامەت بیارە سەلامەتی سپاس دەکەم پیرۆستان بێ سەلامەت بیارەبی خۆش سەلامەت بیارە سپاس مەمنونی زۆر سپاس بازانم چەند دڵتان خۆش بوو بەڕاستی زۆر زۆر خۆش بوو زۆر زۆر درما خۆش بوو بەڕاستی ئەرێ وەڵا الحەمدولیلا لەخوای بەزێل لەوێن دەر غەریبی چێت دەکرد زۆر بیری چێت دەکرد وەڵی کەسوکارەکانی خۆمان براو خوشک و ئەوانە غەریبانەمان دەکرد بەری دوعایەکتان زۆر دەکرد وەڵی هەموو حال و هەمومان دەکرد حام بوو دوعایەکە ئەی بۆ مسلمانانی فەڵەستین هەمی لۆیش بەرێبەری ئەوانشمان کوردستانی خۆمان بەرێبەری هەمووشمان لە هەمومان کردیە کەسمان بێبەش نەکردی ئینشاءالله کەسمان بێبەش نەکرد نان الحەمدولیلا ئەوەندە خۆش بوو هێستا ئەوەی ناکرێت وەسف ناکرێت نا وەڵڵاهی لەوێت چێت لەبیر بوو وەڵڵاهی بەسخوا بەسخوا ئەرێ وەڵڵا یەکەم جارت بوو بچی وایە بەرێ لۆ حەجە لۆ حەج یەکەم جار بەرێ باشە ئەو سەفەرە تایبەتە ئارێ وەڵڵا حەج زۆر زۆر تایبەت ڕۆژی عەرەفە چۆن بوو وەڵڵاهی خۆشترین ڕۆژ بوو یعنی نازانم لە خۆشیان هیچی وەسف ناکرێت نا وەڵڵاهی لە هەموو تشتەچی لە خواردنە دەرێ هەموو تشتێک لە دکتۆری دەرێ لە هەموو تشتەچی لە گەرماندا بوو زۆر بۆ مسلمانان لۆ هەموو بسلمانەکان لۆ بسلمانی غەزەی لۆ هەموو ئومەتی محەممەدی گەلەکەم بەخێر بێن سەلامەت بێ ئەمانەت خوای بەڕەبێ ئەتوو با بزانم چەند غەریبی داچ خۆ دەکرد وڵی غەریبی دایک وەسف ناکرێت بۆ دایک لە هەموو شتێکی گەورەترا کەلەنی دیار بوو بەڕاستی سەفەرێکی خۆش بوو بە قسمەتی هەموو ئیسلامەک بی هەموو دڵت پڕ بووە لە مێژە غەریبی دەکەم وڵڵا لە مێژە نەمدیتیارێ وڵڵا ئەوەندەی کە ڕۆیش هیچ لە بۆی گریای ئارێ وڵڵا ئارێ وڵڵا هەر زۆر ئارێ وڵڵا باشە چت پێ دەگۆ کە قسە لەگەری دەکرد دەگۆ داچ دوعاکەم لۆ بکە وڵڵا هەر پێم دەگوت دوعای لۆ هەر هەمووان بکە بەڕاستی نەک لە بۆ خۆم لە بۆ هەر ئومەتی محەممەدی لۆ هەر هەموو کەسێکی بکە بەڕاستی ماڵەوە بێداچ پێوە دیار بووە کاولە ئارێ وڵڵا ئارێ وڵڵی کاولە دەیخوا تەمەند درێژ من بێ سەلامەت بی لەگەر ئەنگۆش یا ڕەبی لەگەر ئومەتی محەممەدی سەر چاوان دەستان خۆش بی دەستان خۆش بی جێی بابیش لۆ پڕ کرد ئەدیکو ئەرێ وڵڵا خۆش بێ سەلامەت بێ ڕەبی سەلامەتی بەڕێزی چای من کاک حاجی بەخێر بێەوە چاوەمنی باش برا گەوری سەلامەت بی دافتکارە لەو خوای بەزیابی ئەلحەمدولیلا یەکەم شت گیانە یەک لە واجباتەکانی لە ئیسلام کە ڕێ پێدایە حەجە لە توانادا بێ ئەلحەمدولیلا لە خوای بەزیابی خوا فرسە پێدام ئەو حەجە جێبەجێ بێکم دووەمیش کە دیتنی ئەو خۆشەویستانە بە تایبەتی ئێستا داکم بە حکمێ و ناتانی بڕوە یەکەم شت ئەوە ئێستا تەمەنا دەکەم بیبینم بەس نەمدیتە ناتانی دەبی ئەم بچمەکەنی سەلامەت بیارەبی یاخوا خوای گەورە سەلامەتی کات ئەزمعین سەلامەت لەوێ چەند دوعات بۆ دایک خۆت دەکرد بەو خوای هیچ نوێژەکەم بەبێ دوعای داکم باب نەکردێ باب نەمایە خوا لێ خۆش بی بەس داکم داکت زۆر ئارێ داکت لەبیر بوو بەتاکید هیچ کاتێک داکم لەبیر نەکردێ دوعای ئەوەشت بۆ دەکرد خوا شفای بدات بەتاکید
هیچ دوعایەکم بەبێ داکم نەکردی. کاک حەزی بۆ چاوات پڕ بوو. خۆشەویستی داکم. قەت ئەوەندە لە داکت دوور نەبووی؟ بە حیاتم. ناوەڵا. ناوەڵا. کاک حاجی لەوێن دەر بە تایبەتی لای کەعبەی پیرۆز یان ڕەوزا یان عەرەفە کامیان زۆر خۆش بوو بەلاتەوە؟ هیچ شتەکانی ڕەوزەی خۆش نییە. هیچ شتێک تەمەنا دەکەی لەوێ نێ دەرێ. لەو خوای بە زیادبی ئەوەی کە بە قسمەتەم نیش بوو وەکو خۆم شەخص خۆم وعدم بە خێزانم دابوو کامیری لێ بکەم و بەرامبەر ڕەوزەی سەلام لە خۆشەویستی بکە. طبعا لەوێ بە هەموو کەس لەتوانە هەیە دوو ڕکعاتەش بکە زیاتریان. ئەمن 6 ڕکعات بکرد لەو خوای ئینشاڵڵا خوای گەورە لێ وەگرتیمە کامیرم لە خێزانم کرد بۆ شورتە لە دەورمدا دەستی ئەمنیان دەرنەدەکرد. یعنی شتێک بۆ بە چای خۆم دیت ئەو وەکو معجزەک. طبعا لێ ناگەڕێن لەوێ بەو دەرەزیەت و بمینێەوە تەسویر بکەیت. ڤیدیۆم کرد بوو طبعا خێزانم ئەو ڕۆژی جومعەش بوو خەریک شی بوو هەتا هات خۆی ڕێگەی سەفێ لە سەرینا گوتم طبعا ئەوە لە احترامی خۆشەویستی. دوعات کرد بە قسمەتی ویش بێ؟ بە تاکید گوتم خوای گەورە بە قسمەتم نەکەوی ئیلا عائیلەی خۆم کە هەمویان نەبی. هەتا منداڵەکانش ئینشاڵڵا ئەگەر بە عەمرەش بی خوای گەورە بە قسمەتی من و هەموو مسلمانانش دەکەن. سەلامەت بی برای گەورە. دا حاجی یاخوا بەخێر بێەوە یاخوا ئەو حەجەتان خوا لێ قبوڵ کردبێن. یا ڕەبی خوای بە قسمەت هەمووان بیتن یا ڕەبی خوا ئەجێ خۆشە ئەجێ پیرۆزە بە قسمەتی هەمووان بی و چەند درت خۆشەوە سەفەرەدان؟ زۆر درم خۆشەوە زۆر کەیفم هات یا دوو ماش کەس لێ بام حەز دەکە زیاتریش لێ دوو ماش کە حەسم لێ بوو لێ بام. لەوێن دەر کەس لەبیر بوو؟ وەڵا کەسم لە فکر نەبوو نابەخوا بەس بە خۆم دەنگم نووسا لە بە دەنگ نووسانی خۆم هیچم ئەوە نما. چ دوعاکە زۆر دەکرد؟ وەڵڵاهی دوعام لۆ هەموو ئومەتیم عەمەتی کردیە لۆ ماری منداری خۆم حەچی ئەوە بی ناسیتم دوعام لۆ کتێ و گوتم لە ئومەتی محەممەدی کوڕی خۆشە زۆر دوعات کرد بە قوربانی کوڕ قوربانی بم قوربانی عالۆ کردیا؟ ئەری وەڵڵا هەندوو دوعا لۆ کردیا ئەوە نەدەستا لێ غەریبیت نەدەکردن؟ بەری وەڵڵا ناوەڵا غەریبم نەدەکردن بۆخوا هیچم بە فکر نەبوو هیچم لە فکر نەبوو لە خۆشیان. پێم بڵێ کە داکە لێرە نەبوو ماڵەکەتان چۆن بوو؟ بەڕاستی ئەوە پلکمە پلکتا بەس یعنی پڕ بەدر بەڕاستی بیرمان دەکرد زۆر ئێستا چاومان ڕۆن بەڕاستی کە گەڕایتەوە زۆر خۆشحاڵین الحەمدلله سەفەرەکەش بەخێر و سەلام بەرێ بزەوێت بە ڕۆژانە بابرێنیە تەلەفۆناتمان هەبوو الحەمدلله. زۆر باش پێت دەگوت دوعاکەم زۆر لۆ بکەم. بەڕاستی دەمانگوت دوعامان لە بۆ بکە کە لە ژیان سەرکەوتوو بین و دوعا لە بۆ میلەتەکەمان بکە و بابرێنیە ئەو شەڕ و شۆڕە لە گۆڕێ ئیشاڵڵە باش دەبی و ئەرێ وەڵا ئەوەش کوڕیتی. پێم بڵێ سڵاو لێوێ ماڵ بەبێ داکە چۆن بوو؟ وەڵڵاهی بەتاڵە بەڕاستی چۆلە بەڕاستی ئاشی ئاو لێ بڕایە ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵی جێ هەر دیار بوو جێ دیار بوو بەڕاستی ینی داگ ینی بەهاشت بەڕاستی یەک مانگە ڕۆژوازم سارەکە ڕۆشتە قەنەعەتکە هەر چاوەڕێ دەکرد معدە تەلەفۆنشم لەکە کردیە معدل ینی ڕۆژی وایە چەند جارێک تەلەفۆن لۆ کردیە قەنەعەتکە ینی بۆ دەزانم لایەکی لێ چۆل کرد بووم قەنەعەتکە ئەمن داکەم هەموو شتمە بەخوای قەنەعەتکە هەموو شتمە ئەرێ وەڵڵی ئەمن ینی نازانم برێم چێ بە هەموو خزم و کەسوکارەوە زۆر سوپاسیان دەکەم. سەلامەت بی لەگەڵن گۆش چاوی من. سەلام عەلەیکوم لۆ دەگری؟ وڵای سەفەرەکی خۆشە بەڕاستی سەفەرەکی خۆشە؟ پێم بڵێ ئەو هەستە لۆسی لۆ دروست بوو بیری وێن دەردەکەی؟ زۆرتر بیری چێن دەردەکەی؟ هەموو جێیەکەم کەعبەی پیرۆز ڕەوزە عەرەفە هەمووی تایبەتە ئێستاش دڵت هەر لەوەیە؟ هەر لەوێندا چەند دوعات کردی بە قسمەتت بێتەوە؟ وڵای زۆر ئیشاڵڵا دەچینەوە جارەشیش با بە قسمەتمان پێش چاوەڕێی شێ دەکەی؟ وڵڵی چاوەڕێ و برادێ دەکەم لەوێنەوە چاوەڕێوی دەکەی؟ قسەت لەگەڵی دەکرد کە لە عەجب بوو؟ ئارێ وەڵا من ساری ئەوە چوومە 22
22 چوون 22 ئێستاش درت لەوێن دەرنیە بەرێ وەڵڵا سەفەرێک کووە زۆر زۆر خۆشە زۆر خۆش زۆر نییە تشتی وانە لەسەری نییە باشە لای کەعبەی پیرۆز خۆشە ڕەوزە عەرەفا هەمووی خۆشە هەمووی سەفا و مەرواشی خۆشە سەفا و مەروان هەمووی هەر جێی دەچی خۆشە باشە ئێستاش دڵت هەر لەوێ نییە بەرێوەڵە ئێستاش درم لەوێ پێم برێ لەوێتە دوعاکە زۆر دەکرد وەڵڵا دوعام لۆ هەموو عالەمێ لۆ هەر ئەوەی لە کوردستانە ئەوەی لە سەر ڕووی زەمینە لۆ هەمووی دوعام کردو ئێستاش ڕۆژانە هەر دوعا دەکەیت ئێستاش هەر دوعای دەکەم ئێستاش حەزم لەوێ حەفت زاریش چوویمە ئەوەی عەمرە جارێک مانگێک مامەوە لە ڕەمەزانێت سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. ئەوڕۆ چاوەڕێ چێ دەکەی لێرە؟ چاوەڕێی بچما دەکەم کەسنی بەس هەموو برا خوشکێکین. یعنی کەست لێرە نییە بەس لە خۆشیان هاتی؟ لە خۆشیان هاتی بەس بەستەکە جوا دەگیری. دەشگیری؟ ئەرێ وەڵا. لۆ دەگیری؟ وەڵای لە خۆشیان. چی حەزێ؟ ئەرێ وەڵا جارێک حەزم کردیە 13 جارش عمرم کردیە. ئەو جە لە مەرا ڕۆژێکی نەچیمە. ئەرێ بەخوارنا. هەر درت لەوێن دەرە؟ ئەرێ وەڵا دلم عەقلم هەموو لێرە بەجێمە. ئەرێ بەخوار. لەوێت دوعاکە زۆر دەکرد تایبەت بوو ئەوە حەزت لێیە وڵای بەحم بەستەما دەم ئومەتی محەممەدی خوارە بەمارم دانمە ئومەتی محەممەدی ئەوێ وەڵا ناگو ئومەتی محەممەدی خوایە وەڵا هەنیە لێرێ هەموو برا و خوشک و هەموو برا خوشکێکین بەخوانیە درم لێرە بەجێمات گوتمە خوایە بەس درم لێرە بەجێ منێتن وکی هێران هێر لێرە عەقڵ و هەموو لێرە بەجێمایە ئەنی بەخواری وەڵا حەج و عومرەکانە لێ دعای بکە عەجارە 100 جاری بچمەوە ئەتو لۆ دەگریێ ئەم هەر دەگیریم لەوەتی هاتیمەم پارچوو بمە حەجێ زۆر خۆشە پارچووی بە کەسش لێرە نییە کەسم لێرە نیەوە چ ڕۆیشتنی شاتم حتا سەیتەرەی لە گەریان چوو بە بەوەی کەس بناسم بەس ڕێیس قافلەکە پار لە گەری لێرەش کەس ناناسم کەس ناناسم بەس ڕێیس قافلەکە ئەدی لۆ دەگری لەبەر وێن دەرێم خوایە ئەو زارش بەس بچمەوە بە حەج ئەمرە خۆش نییە حەج خۆشە گەلە خۆشە چ شتێکی حەجی ئاوا خۆشە دڵت کورە تەواف سەفا و مەروە ڕەوزەی هەمووی خۆشە هەموو ئەتو جارێک بچی حەز لێ هەموو ڕۆژێ بچی یەک جار بچی لای ڕەوزەی زۆر تایبەتە زۆر خۆشە زۆر بچیەوێ هەر دەگریە قەت دەبیرت ناچ لەوێژەها دەگریە ئەرێ وەڵا لەوێ شەر دەگریم هەر لەوە تیاتیمەوە دەگریم طبعا یەک لە شتە جوانەکان یەکێک لە کەسوکاری حاجیان شیرینینە بە بۆنەوەی گەڕانەوەی حاجیان سڵاوی خوا لێبی بابزانەوە هەر بە بۆنەی گەڕانەوەی حاجیان شیرین بەرە حتمەن بەرە چەند دڵخۆشی کە حاجیەکان گەڕان زۆر بێحساب زۆر دڵخۆشی سەفەری حەجت کردووە؟ نا وەڵام ئینشاءالله بە قسمەت باش قسمەتە مسلمانان دەبی ئینشاءالله حاجی دەگوتە دوعاکم زۆر لۆ وەڵی هەموو دوعاک زۆر ئینشاءالله بە قسمەتان سەلامەت بی بە قسمەتی هەم لە ئینشاءالله مسلمانان ئینشاءالله ئەوە شیرینی حاجیانە ئێمە دەیخۆین بسم الله كاك حازي يا اخو بخير بينو بافتيار براكم نخشلي بوش بيعرف باقي رجال الحمد لله فين بريت سهستك هي كو سفرت انزام ده والله لو هستي خوش هي سفرت خوش عاري والله الاخوات قريب بزياده اخوات اللي وقفتني ان شاء الله ويا كم زار بتي برجان لا عملته لو كم زار لو حزي كم زار عاري والله جوازي حز عمريتيا والله خوش ولا زت زياده عزك مريم لا عمري خوش بس عزك واجبه لا عرفي دعاك زور ذاك دعاء مالهم خش مسلمان كذا هم دنيا تابعت كردستان اي قينا دعاك زور دبار ذاك دوا والله اخواني ما خوش ما تباشت حصلي بتباشتي ان شاء الله جاهزين ان شاء الله دسنا باشتي ان شاء الله بيك ولا يندر ان شاء الله ان شاء الله اخواني وقت لا تشوتوا عملنا سوما ان شاء الله تجلس بحاول قلت انا تنازل تكوشا والله سفر تايبتها اري والله استابيم لا تدري لي انا بري والله ليش لا بيربو والله هم كسكاركم انا بيرهم كلكم انا بيرهم لا بيربو هذا كادك بس هذا تشوف وين بري تشدني تشيل كانني راستي جان تايبتي كتشي روزي لوين درت سي هاستك تهبو والله خوشتين زيها زيش خوش اري والله تايبتها تايبت اري والله جان هرتي جات تايبت ما شاء الله كيف بتاني بقسمه ابو ليه كيزانكش كاخي زانك لا حاجي يا اخو ما خير بيهم كاخو خوش بياخ والسلامة بربي كاخ انا مسندرت خوش بيك والله حزين والله هستاچ زور خوش بو اري والله تندي بري خوشا كم زاري شد بوسي بري كم بري او جد وش توافد دكير سنت تايبد بتايبد كتشكل بابلم او توافد دكير كم زاري شد سوي هستا شي خوجني اري والله هي خوشا دعاء انهم مسلمانا كرديا اري والله هم مسلمان ان شاء الله باب ثاني لو مسلماناني غزت كردوا اري والله ان شاء الله
ئەرێ وەڵڵی ئیشاءڵڵا لە لای ڕەوزەی چ دوعایەکت دەکرد چەند دڵت خۆش بوو وڵڵی هەرچی لۆم هات بکردیتەوە هیچ لەوێ گریای ئەرێ وەڵڵا لە چێندە لەکن ڕەوزەی لەکن بەیتی لەوانە زۆر گرێ وەڵڵی سوانم هەستە چی زۆر ئەوە بوو ئەرێ وەڵڵا ربي خوای لو قبول کا بخير نوا هاتو نامار من داري خاني بوم خاني اوداني ها اري والله اري والله اوداني سرق بقربان دو قرباني توجبر سلامت يا ربي اخوانك فين بدي سند دعاء له ذكر والله هندم دعاء والله فين فرزه له خوي ده فرامو بدم بيتو نامار من داري فين فرزه اري بخواي فين فرزه او سباز خوي قورا قراو بس الحمد لله اري والله قلت تو جاي كركش خاني بوم خاني بقربان توجب ماري والله حزي نا بخوينا تسيما نا بخوينا تسيما عاوزة إن شاء الله خوي قورا باداش حزل لو دنوسي تم شايف إن شاء الله إن شاء الله عندي دعاء دا كم عندي هواري خوي قورا دا كم بس بقى مع عمرو أظن شيء موقيتناك نعم إن شاء الله دا تسيو ديو بقربان ما تخوي يعني والله خاني بوم خاني خاب مار من داير خوي بخش خوايا ربي أمتي محمدي هاي القبول كانوا أمتي محمدي بقربان ناقدي نانا توصل ناقدي كاك حاجي السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته شلون خدمتي وحاجيانة ذكر وحاجي كان تصندلي يا خوش بقرآن عاجي كان الحمد لله وشكر خواي قورا أو صار عاجي كزول وآساكردين عاجي كان براسي هموي كروتي لش إيمانيان هبو الحمد لله وشكر أتبري كم كوري لو بروسي نبي دبي بس الحمد لله والشكر بعام بروسة كبروسة شزور باشبو هر هم عادي كان لأداي مناسك كي خوان براستي كوكو أوبري كابرات تنصارك بشارة زابي تنزارك بيو سفري كردبي الحمد لله زور باشبون با تيغراي مسلمانانش براستي زور خوش بوسار كاك حازي تشتشي أو سفري تايبتا أو سفرة تایبەتەکەی ئەوەیە ئینسان زۆر ماندی دەبی بەس دری ئاسوودە دەبی ئێرت ئاسوودە دەبی زۆر ماندی بەس بە در ماندینی کە بە دریش ماندی نەبی یانی ئینسان هەموو لاشەی دەعاسێتەوە دڵت خۆشە زۆریش الحەمدوللا وشکر ئەو مسلمانانە لەگەرمان بووینە لێمان ڕازی بووینە ئینشاڵڵا خوای گەورەش لێمان ڕازی دەبی ئینشاڵڵا ئەو عەزەبە قسمەتی هەموو مسلمانەش دەبی و دوعاشمان لۆ هەر هەموو عاجیان و لۆ خوشکان و لۆ برایان و لۆ مسلمانان بە تایبەتی لۆ مسلمانانی غەزە و لۆ هەموو خوشک و برایانمان کردیە حکومەتی هەرێمیش بەڕاستی دەست دەورەی بالایە بوو یانی ئینسان دەبی حەقیقەت برێ لە خواردن لە جێدابیکردن ئەوسار زۆر باش بوو ئەتوو لۆ چادۆ فرمێسکە برا براژنەکەم لە خۆشیان خۆشیان ئارێ وەڵڵا بابزانم ڕێبووین چاوەڕێ بووین نەمێکە چاوەڕێن ئارێ وەڵڵا باشە بابزانم خۆت ئەو سەفەرەت بە قسمەت بووە حمڕم بە قسمەت بووە ئارێ وەڵڵا كاتشم بقسمتك ان شاء الله دعات كرديا كعدت بقسمت بي شي بدعاينا كاي خاصه تبتا عمري هزار زار دحايدا اوي بقسمت بيتن باشا اتو سفري عمره انزام دايا تشتاق لوين در زور تايبتا يعني انسان هل حظك لوين دربي روزه همش يتم تيرنا بمال الروزه قد ترجنا روزه اري والله سرداني پیغمبر صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم زابون باز بك باب زانم ئینسان چەند گرینگە ئەگەر لە توانای دابوو سەفەری عومرە ئەنجام بدا بچێتە ئەو ماڵی خوای گەورە من لەمەگە لە توانای دابی دەخیلەی بکە 150 تێکە ڕۆژانە زۆریشە ڕۆژانە تەماشا دەکەی بیر لەوێ دەکەیەوە چێ بیر نەکات زۆر خۆشە هەتا یعنی تام نەکەی نازانی کووە بەقسە ئاسانە بەستا نەچی نازانی کووە زۆر خۆشە زۆر بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان قسەی کە سوکاری حاجیان بوو قسەی حاجیان بوو ئەوان زۆر دڵخۆشن بەوەی کەوا خوای گەورە ئەم گەشتەی بە قسمەت کردوون ئەوان توانیویانە بچنە ماڵی خوای گەورە ئەم فەریزەیە بە تایبەتی کە فەریزەی حەجە ئەنجامی بدەن بووبوونە میوانی ماڵی خوای گەورە جا هەندێکیان بە تەوافکردن زۆر دڵخۆش بوون هەندێکیان بەوەی کەوا چوونەتە ڕەوزە هەندێکیان چوونەتە سەر شێوی عەرەفە جا ئەمانە زۆر دڵخۆشن ئینسان هەر حەز دەکا خوای گەورە بە قسمەتی بکە بچێتە ماڵی خوای گەورە و سەفەری حەزی بە قسمەت بێ و ئەوانەی منە لێرەوە دوعایەکی دەکەم ئێوەش بڵێن ئامین
ئەوەی کە گەشتی ماڵی خوای گەورەی نەکردووە ئینشاءڵڵە بە قسمەتی دەبێ خوای گەورە دەیکاتە قسمەتی هەر کەسێکەوە عومڕەی کردووە حەزی بە قسمەت بێ ئەوەی کەەوە عومڕەشی نەکردووە خوای گەورە عومڕەی بە قسمەت بکاتن ئینشاءڵڵە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ